ئەمریکا پێشووتر ئیستراتیژی بانەوە و ڕاکێشانی هێزی میلیتاریستی و سوپا و جێش و پێرسۆناڵەکانی بۆ ناوچەکە بۆ هەرێمی کوردستان بۆ سووریا لەسەر بنەمای پێکهاتەکان بووە، پێکهاتەی کورد، پێکهاتەی عەلەوی، هەر پێکهاتەیەک کە لایەنگری سیاستەکانی ئەمریکا بووە توانوێتی هێز ڕاکێشێ بۆ ئەم ناوچانە. ئێستا بەڵام ئەم سیاسەتەی گۆڕاوە، تقریبەن تۆتە ئەو ئاستەی کە سیاسەتی ئەرزی مەتروکە چۆن ساڵانی 96 لە بەرامبەر یەکێتی و پارتی کە تەناقوزەکانیان ئەوەندە قوڵ بۆ تەقیەوە بۆ شەڕی ناوخۆ، ئەمریکا وتی لێ گەڕانتیان با خۆیان هیلاک بن و دوایی کۆبن و ئێستا خەریکە وای لێ دێت. سەردانەکەی تۆمبارات بەو ئاسێ چکە سیاسەتی ئێستای ئەمریکا لە ناوچەکەیە بەدەستەوەگرتنی دەوڵەتی مەرکەزیە و ئەمە جوود دێتەوە لەگەڵ هێزە میلیشیاییەکان یا هێزە شیعیەکان کە لە عێراقا هەیە و ئەمە پێگەی یەکێتی بە جۆرێک بردووەتە سەرەوە، بەتایبەتی کە ئێمە زانین یەکێتی پەیوەندیشی باشی لەگەڵ لایەنە شیعەکانی ناو تاری تەنسیقی کە لایەنگری ئێرانن پێک بێنێ و ئەمە بکاتە دەزمایەک و بۆ ئەوەی کە بتوانێت ئەم ململانێ و ڕمبازی و دەستبایانە لەگەڵ پارتیا بکە.